سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. لە ئاسۆی زانکۆ لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی کۆتا ڤیدیۆمان سەبارەت بە کۆلێژەکانی زانست لە هەرێمی کوردستان. لەم ڤیدیۆدا باسی ئەو بەشانە ئەکەین کە تەنها لە یەک شار هەن یاخود لە یەک زانکۆ هەن، لە زانکۆکانی ترا نین. بۆیە ئێوەی خۆشەویست بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان سەبارەت بەو کۆلێژانە و کەمترین کۆنمرەکانیان تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. ئەوەی باسمان کرد بریتی بوون لەو کۆلێژانەی کە تەنها لە یەک زانکۆیە هەن، واتە لە زانکۆیشتر هاوشێوەیان نییە. لەبەرەوە پێمان خۆش بوو کەمترین کۆنمرەکانی بزانن کە کەمترین کۆنمرە وەرگیراوەکانە بۆ ساڵی خوێندنی 2022-2023 بە هیوای ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین سوودی لێ ببینن. هیوامان سەرکەوتنتانە. ئێوەش لایک و کۆمێنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.